با پێچەوانەی حیزب الله حەماس زۆرینەی مەرجەکانی سەپاند و لە ناوەخۆی ئیسرائیل ناڕازی بوون دەستی پێکردووە. چارەنووسی حەماس دوای ڕێکەوتن چی بەسەر دێت؟ بە پێی ڕۆژنووسی ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و حەماس بەرامبەر ئازادکردنی هەر دیلێگیان ڕادەستکردنی هەر بارمتەگیراوێکی مردوو پێویستە ئیسرائیل 30 دەستگیرکراوی فەڵەستین ئازاد بکات. هەروەها ڕاستەوخۆ ئەو ناوچانەش لە غەزا جێبهێڵێت کە مەدەنین. قۆناغی دووەمیش کە دواتر دەست پێ دەکات جێهێشتنی تەواوەتی خاکی غەزەیە. هەرچی ڕێکەوتنی ئیسرائیل و حیزب اللهە لاوازە زیاتر خۆی لە وەستانی هێرش و پەلامارەکان دەبینێتەوە. هەروەها چۆڵکردنی ناوچە سنووریەکانی لوبنان و جێگرتنەوەیان بە سوپای لوبنان. هیچ مەرجێکی ئەوتۆی حیزب الله سەرڕای قوربانیان جێ نەکراوەتەوە. بە پێی لێکدانەوەی چاودێران لە ئاستی دانوستان حەماس سەرکەوتوو بووە. بە پێی ڕێکەوتنەکە ژمارەیەکی زۆری زیندانی کراوان ئازاد دەکرێت. لە نێویاندا سەرکردەی حەماس و فەتح و لایەنەکانی تێدایە. لەگەڵ ئەوەشدا غەزا قوربانیەکی زۆری گیانی لە شەڕەکە داوە. جگە لە خەڵکی مەدەنی دوو سەرۆک و سەدان سەرکردەی حەماسیش گیانیان لەدەستداوە. بەڵام زیانە زۆرەکان پاشەکشەی لە مەرجەکانیان پێ نەکردووە. هەرچی حیزب اللهە دووچاری زیانێکی گەورە بۆتەوە. دوو سەرۆک و بە سەدان سەرکردە و سەربازی بوونەتە قوربانی. لە ناوەخۆی لوبنانیش لە ڕووی سیاسی تووشی شکست بووە. پێشتر پڕکردنەوەی پۆستە باڵەکان بە ڕەزامەندی ئەوان دەبوو. بەڵام ئەمجار سەرۆکی وڵات و سەرۆکی حکوومەتیشیان بەسەردا سەپێنرا. ڕێکەوتنەکەی حەماس لە ناو ئیسرائیل ناڕەزایی لە ئاستی باڵا دروست کردووە. ئیتمار بن-گڤیر وەزیری ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل ڕاگەیان ئەو ڕەژنووسەی بۆ ڕێکەوتنی ئاگربەز لەگەڵ حەماس نووسراوە تەسلیم بوونە. با بڕوای چاودێران ئەگەر حەماس پارێزگاری لە مانەوەی سیاسی بکات سەرکەوتوو دەبێت. چونکە زۆرێک لەلایەنە نێودەوڵەتیەکان دەیانەوێت دوای شەڕ حەماس کۆتایی پێبهێنرێت. چیتر فەرمانڕەوایی بەسەر غەزە نەکات و ڕادەستی دەسەڵاتداریەتی فەڵەستین بکرێت.